بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی لە سەرەتای وەرزی سەرماوە چەندین جار بەهۆی کێشەی کەمی سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهمێنان دووچاری کێشە بۆتەوە و ناتوانێت کارەبای پێویست بۆ گەڕەکەکانی سنووری پارێزگاکە دابین بکات. بەڕێوەبەرایەتیەکە دەڵێت وەک چارەسەرێکی کاتی کارەبای ماڵان دەکاتە 20 ئەمپێر و پرۆژەکەی خستۆتە بواری جێبەجێکردنەوە. باپی پرۆژەکە شاری سلێمانی کراوە بە 9 زۆنەوە و هەر زۆنەی دەدرێت بە کۆمپانیایەک لە بەرامبەر بەستنی جۆزەی 20 ئەمپێریشدا بڕی 19,000 دینار لە هەر ماڵێک وەردەگیرێت. ئەم پرۆژەیە بریتە لە دیاریکردنی بەکارهێنانی کارەبای ماڵانە لەلایەن جۆزەیەکی 20 ئەمپێریەوە کامە تەنها ئەو ئەمپێرە زۆرانەی کە لەلایەن کۆمەڵی هاوبەشەوە بەکارێت ئێمە کەمی ئەکەینەوە بۆی کە هاوڵاتیان بە عام هەو وەکو یەک سوود لە ئەو بڕە کارەبایە ببینێکەوە لە شاری سلێمانی ئەکرێ. بارگای حزبی لەگەڵ ماڵی بەرپرس حەزەکەم تێبین لەسەر ماڵی بەرپرس هەر ماڵەوەکو هەم هاوڵاتێکی تر، بەڵام بارگای حزبی ناتوانێت لەسەر ئەساسی ماڵ بەراورد کرێ. بارگای حزبی هەیە لای ئێمە وەکو کەرتی حکومیان وەکو کەرتێکی بازرگانی هەژمار ئەکرێت لەبەرەوەی بینای گەورن، لەبەر ئەوەی هاوشێوەی ماڵێکی ئاسایی نین. باپی ڕووپێوی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی لە سنووری پارێزگاکەدا 530,000 هاوبەشی کارەبا هەن، لەو ژمارەیەش 470,000یان ماڵان و دووکان و مارکێتە بچووکەکان و پرۆژەکە دایانگرێتەوە. بەڕێوەبەری کارەبای سلێمانی دەڵێت پرۆژەکە ماڵی بەرپرسانی حیزبی و حکومیش دەگرێتەوە، بەڵام بارگای حیزب و دامەزراوەکانی حکوومەت ناگرێتەوە. سەرۆکی لیژنەی سوتەمەنی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت کێشەی کارەبا بۆ پرۆژێ چارەسەر نابێت، پێویستە حکوومەتی هەرێم بەشە کارەبای سلێمانی زیاد بکات. بەڕاستی لەم وەزعیکە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لە خەیرانێکی گەورەدایە و هاوڵاتیان موچەوە ڕاگرێن، ناکرێت بۆ سەعاتی کارەبا پارەوەرگری، ناکرێت بۆ کارتی نەوت دابەشکردن و نەوتیش دابەش ناکەین پارەوەرگری، ناکرێت کە بین سەعاتێک دانین بۆ کارەبا ئەنجا بین هەم پارە لە هاوڵاتیان وەرگرین. کێشەی چارەسەرکردنی کارەبا بە 20 ئەمپێر نییە، کێشەی چارەسەرکردنی کارەبا بەمانەیە یەکەم بە هەمومانەوە شەڕ بکەین، دیفاع بکەین لەم پارێزگایە کە 34% کارەبای بۆ تێ لەوە زیاتری پێویستە بۆی بێت. ئەمە یەکەم. دووەم هەموو کارەبای کوردستان سوتەمەنەکەی لە گەرمیان و پارێزگای سلێمانی دەبێ حەقێکمان هەبێ کە ڕێژەیەکی زۆرترمان بۆ بێ. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا خواز لەسەر کارەبا و سوتەمەنی زیاد دەبێت. کارەبا لە ڕۆژێکدا 4 بۆ 5 کاتژمێر دەدرێت بە هاوڵاتیان و نەوتیش تا ئێستا دابەش نەکراوە. دوای 8 کابینی حکوومەت تا ئێستا کێشەی کارەبا لە هەرێمدا چارەسەر نەکراوە. بژاردەباغێنارتی سلێمانی.